کاک جەزا تووشی وتەکەی هەر کردم سڵاو برایانی و خۆشەویستی شارە خۆشەویستەکەی هەڵەبجەم نازانم یعنی بەڕاستی ئەمە خۆشحاڵم ئەمڕۆ من دەمەوێت بە ناوی هەموو هەڵەبجەیەکانەوە سپاسی کاک جەزا و هاوڵەکانی بکەین هەر لێرەوە سپاسی کاک ئەنوەری ڕابە بکەین هەتاوان نەڵێن کەس نایزانێت لەبەرەوەی ئەمڕۆ هاوکاریەکی بێپایانی ئەم میوانە ئازیزانەی کرد زۆر سپاس بۆ ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی هەڵەبجەی شەهید ئەزیزان و خۆشەویستانی هونەرمەندانی شاری هەڵەبجەی خۆشەویست مامۆستا جەلال دەبوایە ئەوەی بوتایە دوای بە پارێزگا بوونی هەڵەبجە ئیشەڵا بە ئومێدین لقی سنتیکای هونەرمەندانی کوردستانیش لە هەڵەبجە بکرێتەوە بۆ ئەوەی هونەرمەندانی شاری هەڵەبجەی خۆشەویست ئەوانیش ئازادانە ئیشەکانی خۆیان بکەین هەر لێرەوە ئیتر من وتەم نەماوە ئەگەر کاک جەزا خۆی شتێکی بێ من دووبارە حەزمەکرد لە زمانی کاک جەزاوە سپاسی ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی هەڵەبجەی شەهید و کاک ئەنوەری ڕابە بکرێت زۆر سپاس سواز بۆ تۆ سواز بۆ ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی هەڵەبجەی شەهید کاک ئەنوەر کە بووین ئەرک بۆیان گۆڕانیبێژی دووەممان دیارێن بە 4-5 گۆڕانیبێژ هاتوونێتە خزمەتتان وەکو هەمیشەی ئەڵێمەوە هەر چێ بکەینە ناتوانین لە ئاستی گەورەی و قوربانیەکانی ئەوە بین بەڵام هەر لە خزمەتانین کاک کامەرانی عوسمانی خولەسنەیی برازای هونەرمەند ئەحمەد شەماڵ چاپڵێ بە کاک کامەرانی خۆشەویست دیارە هەمویان کەوتنەوە بە هەڵەبجە بە خۆبەخش هاتوون یا خوا بەخێر بێ من بە قوربانی هەمووتان بم خاشی بەرپەی بچووکترین مناڵی هەڵەبجەم لە خۆشەویستی زیاتریشمان پێنیە بۆ ئێوە سپاسی کاکە زایری شەکەن کەم چاخانەی کردوتەوە نایەت مەشەماڵە
سپاس